تایبەت بە فستیڤاڵەکەمانەوێت زانیاری وەربگرین زانی ئەو بەهرەمەندانە کێن کە لە فستیڤاڵەکە بەشداریەکەن و بە چ جۆرە کارێک بەشداریان کردو دکتۆر ڕزگار سەعید یاریدەدەری سەرۆکی زانکۆی سۆران میوانی کوردستان 24 و سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر پێش هەموو شتێک ئامانج لە فستیڤاڵەکە چییە؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان بەیانیتان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە طبعا ئێمە وەکو زانکۆی سۆران هەر لە چوارچێوەی دروشمی زانکۆی سۆران کە دروشمەکە دەڵێ لە مرۆڤسازیەوە بەرەو نیشتیمان سازی ئێمە هەمیشە تێگەیشتنمان ئەوە بووە کە تاکێک دروست بکەین مرۆڤێک دروستکەین کە بتوانێتن خزمەتی نیشتیمان و کۆمەلگای خۆی پێ بکاتن چکو ئێوە دەزانن لەو ساڵانەی ئەخیر بە تایبەت لەگەڵ ئەو گۆڕانکاریە خێرانەی کە بە تایبەت لە دنیای تەکنەلۆژیا ڕوویداوە گۆڕانکاریە سیاسی ئابووری کۆمەڵاتیەکان لە هەموو جیهان و بگرە لە دەڤەرەکە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕەنگە بە دەستخستنی کار بوو بێتە کارێکی ئەستەم و زەحمەت بۆیە زانکۆ هەر لە پەیامی زانکۆی سۆرانیشدا هەمیشە کاری لەسەر ئەوە کردووە کە بەشداریکردنێکی کارە هەبێ لە بەرهەمهێنانی هەم معریفە و پێگەیاندنی تاکێکی بەرهەمدار و پەروەردەکراو بە زانست و زانیاری و بەها کۆمەڵاتیەکان و ڕاهێنراو بۆ بازاڕی کار لە ڕێگەی چ لە ڕێگەی دۆزینەوە پەرەپێدانی تواناکان و ئەنجامدانی توێژینەوەی ئامانجاری سەردەمیانە لە پێناو پێشخستنی نیشتیمان ئەم فستیڤاڵە تا چەند کارەکاتە سەر توانەکانی گەنجان و بەهرەکانیان دەرەخات تا چەند گرنگە فستیڤاڵەکە کە ئامانجی ئەمە بێت بەڵێ طبعا ئێمە لە سنتەری CDC ئێمە سنتەرێکمان هەیە سنتەری پەرەپێدانی کاری پێدەوترێت لە ناو زانکۆدا ئەم سنتەری پەرەپێدانی کارە بە بەردەوام کار لەسەر ئەوە دەکات کە توانا و لێهاتووی و سکیل و ئەو شتانێک کە پێویستە بۆ ئەوەی قوتابی وەکو سۆفت سکیلی کە پێدەوترێتن تواناکانی خۆی بەرز بکاتەوە لە ڕێگەی ئەو ترێنینگ و وەرکشۆپ و سمینارانەی کە لەوێ ڕێک دەخرێن طبعا ئێمە وەکو سنتەری پەرەپێدانیان وەکو زانکۆی سۆران ناتوانین کار لە بۆ قوتابیان بدۆزینەوە بەڵام ئێمە دەتوانین چ بکەین لێهاتوویەکانیان و کارامەیەکانیان بەرز بکەینەوە بۆ ئەوەی کە لە دوای ئەوەی کە دەردەچن لە زانکۆدا بتوانن کار بۆ خۆیان بەدەست بخەن یاخود بتوان ببنە خاوەن کارەکانی خۆیان یعنی ئێستا ئێمە کار لەسەر ئەوە دەکەین کە قوتابیەکانمان ببن بە خاوەن بیرۆکەکانی خۆیان خۆشبەختانە ئەمڕۆ لە ڕێگەی ئەم فستیڤاڵەی کە ڕامان گەیاندووە و نزیکەی 60 پرۆژە کە بوونەتە بزنس یعنی ئێستا لە سۆران و دەوروبەری و بگرە لە شارەکانی تریش هەم قوتابیان و هەم دەرچوانشمان ئەوڕۆ لەگەڵمان بەشدار دەبن کە لە ڕێگەی ئەو سکیل و لێهاتوانە و ئەو نۆڵجەی کە لە کلاسەکانی خوێندنوەریان گرتووە تێکەڵیان کردووە توانیویان ببن بە خاوەنی کاری خۆیان جا بۆیە زۆر گرنگە کە زانکۆ هەمیشە گرنگی بەوە بداتن کە چۆن بتوانی قوتابیەکانی خۆی واڵێ بکات کە بەهرەمەند ببن و باوەڕ بەخۆبوونێکی ئەوەیان بۆ دروست بێتن کە بتوان خزمەتی خۆیان و شارەکەی خۆیان و نیشتیمانەکەی خۆیانی پێ باش دکتۆر ئێستا لەناو ئەم فستیڤاڵە چ جۆرە بەرهەم و چ جۆرە داهێنانێک کراوە کە جیاواز بووە لە ساڵانی پێشتریان لە با بڵێین فستیڤاڵی دیکە بەرهەمێکی لەم شێوەیە یاخود با بڵێین داهێنانێکی لەم شێوەیە نەبووە ئێستا لە زانکۆکەی ئێوەیە هەیە طبعا نەبێتە مەتەحکردن قوتابیانی ئێمە تەواو جیاوازن لە قوتابیانی تر لە زانکۆەکانی تر ینی هەمیشە هەوڵیان داوە خۆیان بە جیاواز دەربخەن بۆیش لەم فستیڤاڵە بەشێکی زۆریان توانیویتیان هەم لە ڕێگەی دیجیتاڵیەوە کە بە شێوەیەکی ئەلکترۆنی بتوانن بەشدار بن لەم فستیڤاڵەکە پرۆژەکانیان لە ڕێگەی بە تایبەت لە بەشەکانی کە ئایتی دەخوێنن لە زانست و لە هەندەسە کە ئێمە لەوەی بەشی ڕۆبۆتیک و مێکاترۆنیک و ئەوانەمان هەیە توانیتیان کۆمەڵێک بیرۆکەی زۆر باش و بیکەن بە پرۆژە و لە ئایندەدا بکەوێتە بازار وەکو بزنس تەعاملی لەگەڵ بکرێتن
لە بەشەکانی تری بەشە زانستیەکانی بڵێن زانستە مرۆڤاتیەکان هەروەها لەوێش هەم بە تایبەت خەریجەکانی بەشەکانی زمانەکان لە زمانی کوردی یان لە زمانی ئینگلیزی یان حتا لە بەشەکانی وەکو دەروونزانی و کۆمەڵناسی و ئەوانش قوتابیان توانی ویتیان بیرۆکەی جیاواز بهێن نەکایەوە بوو بتوان لە ئایندەدا بیکەن بە بزنسی خۆیان. دکتۆر ئەو قوتابیانی کە بەشداریان کردو قوتابیانی ساڵی یەکەمن یان قوتابیەکانن کە لە کۆتا ساڵی خوێندنیانون و ئەزمونێکی باشیانە واتە ئەم فستیڤاڵە دەرفەت بۆ هەموو قوتابیان ئەڕەخسێنێت یان بەشێکی قوتابیان کێن ئەوانی بەشدارە بن بە شێوەیەکی گشتی دەرفەتمان بۆ هەموو قوتابیان ڕەخساندووە لە قۆناغی یەک بگرە تاوەکو دەگێتە قۆناغی چوار و بەشێکیشیان دەرچوونە کە لە زانکۆ تەخەڕوجیان کردووە ئەو ڕۆهاتونەتە و ناو ماڵی خۆیان چکومە هەمیشە تێگەیشتنمان ئەوەیە کە لە دوای دەرچوونیش قوتابی ئێمە خۆمان بە خاوەنی دەرچوەکانی خۆشمان دەزانین لە هەر کوێیەک بن هەمیشە پەیوەندیان پێوە دەکەن و هەمیشە بوونەتە بالیۆزی ئێمە لە دەرەوەش کە کار دەکەن چ وەکو بزنسی سەربەخۆ چ وەکو کارمەندێک لە کەرتی تایبەت کە کار دەکەن یان لە کەرتی گشتی کار دەکەن هەمیشە ئێمە ئەو کۆنێکشن و ئەو کۆلاب ئەوەمان هەیە لەگە قوتابیەکانی خۆمان بەڵام باشە دکتۆر دەمەوێت پرسیاریەوە بکەم کە ئایا ئەو کەسانی کە داهێنانەکانیان یاخود بەرهەمەکانیان لە فستیڤاڵەکە بەشداری پێکەن و دەزانن کە ئەم بەرهەمە یاخود ئەم داهێنانێکی نوێیە دواتر چۆن پاڵپشتی ئەکەن وە دەرفەتی کاری بۆ دەڕەخسێنن ئایا ئێوە هەتاوەکو ئێرە فستیڤاڵەکە لەگەڵیانە بەشدارە بن دواتر چۆنەڵە دەستیان لێ هەڵەگرن یاخود پەرە بە بەرهەمەکەی ئەدەن و بە داهێنانەکەی دەدەن طبعا ئێمە وەکو باسم کرد لە بیداتی قسەکانم ئێمە زیاتر هەوڵ دەدەین توانا و لێهاتووی قوتابیەکانمان بەرز بکەینە بۆی بتوانن لە ڕێگەی ئەو لێهاتووانەی کە بەدەست دێنن لە ڕێگەی ئەو ترێنینگانەی کە پێیان دەدرێتن بتوانن ببن بە خاوەن بزنسی خۆیان یاخود ئەو بیرۆکانە کە هانە زیاتر گەشە پێ بدەن و پەرە پێ بدەن بۆی بتوان لە ئایندەدا ببن بە خاوەنی کاری خۆیان بەڵام لە هەمان کاتیشدا کە دەبن بە خاوەنی کارەکانی خۆیان ئێمە دیسان وەکو زانکۆ هەمیشە پاڵپشت و پەنایانین چ لە ڕێگەی وەرگرتنی بڵێن گرانت و فەند و باشە دکتۆر زۆر سپاس دەکەم زۆر بە کورتی وەڵام بیتەوە فستیڤاڵەکە چەند ڕۆژ بەردەوامە بێت وەکو دوا پرسیار و کێ ئەتوانێت سەردان بکات وەکو پلان فستیڤاڵەکە بۆ بەس ئەمڕۆیە ئەمڕۆ یەک ڕۆژ دەبێتن بەڵام لە ئایندەدا پلانمان هەیە لە مانگی نیسان جۆرە فستیڤاڵێکی تر بە جۆرێکی تر ئەنجام بدەینەوە لە ناوزانکۆدا ئیشەڵا لەوێ بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامی دەبێت بەڵێ سپاس دەکەین دکتۆر ڕزگار سەعید یاریدەدەری سەرۆکی زانکۆی سۆران میوانی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوون